خوێندنگەکانی یونایتد ساینس پێشڕەوی پەروەردە و فێرکردنن لە شاری سلێمانیدا. لە خوێندنگەکانماندا گرنگی دەدەین بەوەی کە خوێندکاران لە ڕێگەی هەستکردن، بینین، بیستن، دەستلێدانەوە فێر ببن. لە تاقیگە زانستیە مۆدێرنەکانی خوێندنگەکانماندا خوێندکاران لە ڕێگەی ئەنجامدانی تاقیکردنەوە فێری زانستەکان دەبن. سیستمی خوێندن لە خوێندنگەکانمان بە گوێرەی ئایندەدا ڕێژاوە و پێشکەوتووترین تەکنۆلۆژیای سەردەم بەکاردێنین. تەختەی زیرەکی 4K لە پۆلەکانی خوێندندا بە شێوەیەکی باش هاوکاری خوێندکاران دەکات لە پرۆسەی فێربووندا. ڕۆبۆتسازی ڕێگەیەکی چەشبەخشە بە خوێندکاران تاکو لە ڕێگەیەوە فێری چەمکی، زانست، تەکنۆلۆژیا، بیرکاری، ئەندازیاری ببن. هەروەها دەرفەت بە خوێندکار دەدات بە زانستی ڕۆبۆتسازی ئاشنا ببێت. لە ڕێگەی چالاکی یانەکانمانەوە کە لە خوێندنگەکانمان ڕێکدەخرێت گەشە بە توانە و لە یادوەکانی خوێندکارانمان دەدەین. سەردانمان بکەن و جوانەکانی سیستمی پەروەردە و فێربوون لە خوێندنگەکانمان ببینن.